لە کاتێکدا هەرێمی کوردستان لە ساڵێکدا پێویستی بە 650 ملیۆن هێلکە هەیە، بەڵام تەنها لە پارێزگای هەولێر ساڵانە 850 ملیۆن هێلکە بەرهەم دێت کە 200 ملیۆنی لە ئاستی ناوخۆ زیاترە. کەچی بڕیارێکی حکوومەتی عێراق با قەدەغەی هاوردەکردنی هێلکە لە دەرەوە نرخی تەبەقی هێلکەی لە 3000 دینارەوە تا 7000 بەرز کردەوە و لە ئێستاشدا لە بازاڕەکانی سلێمانی بە 5500 دینار مامەڵەی پێوە دەکرێت. وەکو هەرێمی کوردستان ئێمە نەقسمان نییە لە هێلکە بگرە لەوانەیە لە ئاستی خۆمان زیاتریشمان هەبێ، بەڵام کێشەمان لەوەیە دابشکردنەکەی وەکو پێویست نییە. ینی بۆ نمونە ئێمە زۆربەی بەرهەمهێنانی هێلکەمان لە هەولێرە کە ئەتوانم بڵێم لە سلێمانی هەر هیچ پرۆژەیەکی بەرهەمهێنانی هێلکەمان نییە. ئەوەی هەولێر ینی نەکار بەشی هەرێمی کوردستانەکە، ینی من بە داتاش پێتان ئەڵێم لە هەولێرە تقریبن 850 ملیۆن هێلکە لە ساڵێکە بەرهەمێنرێ، ئێمە خۆمان پێویستیمان بە 650 ملیۆن هێلکەیە لە ساڵێکە، یعنی کەواتە ئێمە 200 ملیۆن هێلکە زیانمان هەیە و ئەچێتە جنوب. فرۆشیاران باس لە بەرزبوونەوەی نرخی هێلکە دەکەن و هۆکارەکەی بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێنەوە کە لە 24 ساڵی حکومڕانیدا نەیتوانیوە میکانیزمێک بۆ دابەشکردنی هێلکە و دابینکردنی پێداویستی ناوخۆ بدۆزێتەوە. لە ڕۆژانی پێشەوە ئەم بڕیارە دەرچێت تەبەقی هێلکە بە 3000 بۆ 3500 ئەفرۆشرا، ئێستا لە 5000 ئەمڕۆ ئەفرۆشێت، چەند ڕۆژی ڕابردوو بە 5000 زیاتریش ئەفرۆشەوە، دەستیش ناکەوت. کاکەجان سەبەبی گرانبوونی هێلکە بێبەرنامەی حکوومەتە. حکوومەت بە عەقڵی خۆی ئەڵێ لە ناوخۆ هێلکی کاملم هەیە، هێلکی کافیم هەیە، بەڵام سێرەکەی لە ماوەی 2 ڕۆژە هێلکەکە بەشی نەکرد، سیارەکەی بەرز بووانێ. یعنی حکوومەت بەرنامەیەکی استراتیژی نییە پێشوە خەت حسابی بۆ کردبێ کەم خەڵقی هێلکەی چەنەوێت، هەر لە کەمبوونەوەی هێلکەی تورکی و ئێرانیەکە یەکسەر ناوخۆ بەشی نەکرد. سەبەبی گرانبوونەکەی ئەوەیە. هاوڵاتیانیش لە گرانبوونی نرخی هێلکە نیگەران و دەڵێن هەر بڕیارێک بدرێت دەبێت هاوڵاتی باجەکەی بدات. هەڵاوازان پێشتر 8 بە 1000 بوو، ئێستا 6 بووە بە 1000 بە بۆنەی گرانبوونی نرخی هێلکەوانێ خەڵک کەمتر خواستی لەسەرە. جاران هەرزان بوو، دیار لە ئێرانیشەوە هات، لە تورکیاشەوە هات، هێلکەکە زۆر بەز ئێستا زۆر گرانە و ینی زۆر تەوێت لەسەر هاوڵاتی. هێلکە شتێکی پێویستە بۆ ماڵ بۆ مناڵ بۆ گەورە، لەبەرەوە کارێکی زۆری کردە سەر خەڵک. هێلکە بەم شێوە سەردەمیان یان بە 5.5 تەبەقیان بە 5.5 زۆرە بۆ خەڵک، هیواتە ئێوارە 5 دەست ناکەوێت، خەڵک فەقیرە. ئەو هێلکەی بریشکای یایکەوە ئەوانە بە چیلۆ دەیکڕن لە ئێران لێرە دێن بە عەدەد دەیفرۆشنەوە، ئەوە ویژدانەکەیانە. بە تەبان خەتای حکوومەتە، خەتای مەسئولینە، ئایسۆن غێر دەبێ ڕقابەی لەسەر بیاوە. ئێستا ممکنە کەسبایریش بی تاریخی تازایان لێدا، ئەوە ئاوایە برایەکەم، کەس بە کەس نییە، نرخەکەشی زۆر بەرز بوویتەوە. 2 ڕۆژ ئێستا وتیان بە 7000 تەبەقی هێلکە. جومعە بوو، جومعە دەنادەم بردە لای قایم قامیر، دەمگۆ تۆ دەیکڕی بە 7000 دینارەوە تەبەقی هێلکە. بەهۆی نەبوونی پلانێکی تۆکمەی درێژخایەن، گرانی و بەرزبوونەوەی نرخ گرفتێکی بەردەوامی بازاڕەکانی هەرێمی کوردستان بووە. لە مانگی ڕەمەزانیشدا نرخی پاکەتێ خورما لە 1000 دینارەوە بۆ 3500 دینار بەرز بوویەوە کە هەموو ئەمانە دەرهاویشتە یەکگرفتن، ئەویش بێپلانی و بێبەرنامەیی کابینا یەک لە دوای یەکەکانی پارتی وێکێتیە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.